كشع، احنا كتجار عندنا كشع. خۆپیشاندانی بازرگانانی بەغدادا دژی سیستمی کەمکردنەوەی ڕۆتینیات و گەندەڵی سیستەمەکەش مەترسی لەسەر عێراق و هەرێمی کوردستان دروست کردووە. سیستەمی ئەسی کۆدا کە سیستەمێکی کۆمپیوتەری پێشکەوتووە بۆ بە دیجیتاڵکردنی کارەکانی گۆمرگ کە لە زیاتر لە 100 وڵاتی جیهاندا پەیڕەو دەکرێت. لە سەرەتای ئەم ساڵەوە لە عێراق بە تەواوەتی جێبەجێ دەکرێت. ئەوەش بۆ تەکێشێکی پڕ لە مەترسی بۆ خەڵک. سیستەمەکە بە سیستەمی ماڵاواییکردن لە کاغەز و سەرەی درێژ لە گۆمرگەکان ناسراوە. کارەکان بە دیجیتاڵی ئەنجام دەدرێن. بەڵام ئێستا بووە بە مەترسی لەسەر عێراقیەکان بە خەڵکی هەرێمی کوردستانیشەوە، چونکە پاڵەپەستۆیەکی گەورەی لە بەندەری ئۆم قەسر لە بەسرە دروست کردووە. زیاتر لە 100,000 کۆنتێنەر لە چاوەڕوانی گەیشتنە نێو خاکی عێراقن. ئەم سیستەمە کە بۆتە کێشە بۆ بازرگانان ئامانجی یەکەمی خێراکردنی کارەکانە تا بەهۆی کاغەزە و ماندوو نەکرێن و گەندەڵی کەم بکرێتەوە و سیستەمی کۆکردنەوەی باجیش ڕێک بخرێتەوە. ئەو پاڵەپەستۆی لە بەندەرە گرنگەکەی عێراق دروست بووە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەشارەزایی کارمەندەکان و بەڕێنەکردنی کۆنتێنەرەکان. سیستەمەکە لە مانگی یەکی ئەم ساڵەوە دەست بە جێبەجێکردنی کراوە. ئێستا ئیتر قەیرانی کەمبوونەوەی کاڵە لە عێراق دەست پێ دەکات. خەڵک دەترسن نەبوونی کاڵاگرانی دروست بکات، هەر بۆیە ناڕەزایەتی دروست کردووە.